دەمانەوێت قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین میوانەکەمان زۆر بەڕێز سەرمەدبایەتی شارەزای سەربازی کە ڕاستەوخۆ لا ستۆدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانە بەڕێز بایەتی شەوتان باش زۆر سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاسیانەکەین باش با لە یاسا نێودەوڵەتیەکانەوە دەست پێ بکەین بەپێی یاسا نێودەوڵەتیەکان هیچ هێزێکی چەکدار ناتوانێت بچێتە خاچی وڵاتێکی ترەوە و لەوێەوە هێرش بکاتە سەر وڵاتێکی تر ئەمەش ڕاستە و ڕاست پەکەکە دەگرێتەوە پەکەکە بۆچی لە عێراقە لەوێشەوە هێرش دەکاتە سەر تورکیا هۆکاری ئەمە چییە؟ بسم الله الرحمن الرحيم أنا أشكرك أستاذ وأشكر سپاس بۆ ئێوە و زۆر سپاس بۆ کوردستان سواری جوان بەڕاستی من یەکەم جارە بێمە ئێران من پێشتر هەر لە بەغدا لەگەڵ ئێوە بەڵام ئەمە یەکەم جارە بەڕاستی سوپاستان دەکەم بۆ ئەم میدیایە کە من لە هەرێمی کوردستان نەمبینیوە جگە لە کوردستان لە شوێنێکی دیکە بێت کێشەی پەکەکە ئەگەر بینە سەر ئەم بابەتە ئەمە کێشەی چل ساڵەیە لە ساڵی ئێمە دەزان لە 1970 تاکو ئێستا هاتوونەتەوە ناوچەوە لێ ماونەتەوە لە ڕژێمی پێشووتر ئەم کێشەیە هەبوو لە دوای 2006 ئەم کێشەیە هەر بەردەوامە ئێمە ڕێکەوتنمان لەگەڵ تورکیا هەبوو لە پێش ساڵی 2023 چونکە وەکو دەزانن 5 کیلۆمەتر هابوون ئەو 5 کیلۆمەترا ڕێگە پێدرا بوو تورکیا بێتە نێو عێراق و عێراقیش بکەچەوانەوە و 10 کیلۆمەتریش بۆ فڕۆکەوانی هەبوو ئێمە ئەو بابەتەمان وەکو عێراق بەکار نهێنا چونکە عێراق هەمیشە لە شەردا بۆ شەڕی ئێران شەڕی کوێت و شەڕەکانی دیکە ئێستا بابەتەکە بەرەو پێش چووە من وای دەبینم کە گۆڕانکاری بەسەر دەهاتەوە بە تایبەتیش کە پەکەکە بەداخەوە ئێستا لە نێو حکوومەتی عێراق گروپی چەکداریان هەیە بەشێکیان بەڕێز بەیاتی یعنی تا ئێستا حکوومەتی عێراقی هیچ کارێکی کردووە بۆ ئەوەی کێشەی پەکەکە لە خۆی دوور بخاتەوە هیچ ئەنجام داوە ئێمە لە سەرەتاوە مامەڵەمان لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی کرد ئەگەر بەبیرتان بێت ئەم بابەتەمان بڕاندەوە ئەو کاتە ئێران هێرشی دەکردە سەر هەرێمی کوردستان بە پاساوی بوونی ئۆپۆزیسیۆن ئەیتر ئەم گروپانە یاخود ئەو ئۆپۆزیسیۆنەی ئێرانمان ناوچەیە دوور خستەوە ڕێکەوتنێکمان کرد ئێستا با ڕێکەوتنێک بکەین هاوشێوەی ئەو ڕێکەوتنە لەگەڵ ئێران کردوە لەگەڵ تورکیا و پەکەکە چونکە پەکەکە ئێستا پاساو بە تورکیا دەدات بۆ ئەوەی بێتە نێو خاکەوە و زیاتر بێتە پێشەوە و تەواوی ناوچە سنووریەکان پێشڕەوی بکات ئەمڕۆ خێزانێک بردومان کراوە لە خێزانێکی گەشتیار بە تورکیا هێرشی کردوونەتە سەر بۆچی چونکە پێیانەوە بۆمانە پەکەکەن ئێمە وەکو حکوومەتی فیدرالی وەکو هەرێمی کوردستانیش ئێستا خەریکە زیانمان پێدەگات ئازارمان پێدەگات لە بەیەتی حکوومەتی عێراقی بەڕاشکراوانە دەڵێ پەکەکە هێزێکی قەدەغە کراوە باش کەواتە بۆچی هیچ هەنگاوێک نانێ بۆ دەرکردنی پەکەکە یان هەر هیچ نەبێ بۆ چەک لێوەرگرتنەوەی پەکەکە نەهێڵێ لەسەر سنوورەکان بوون و زیان بگێنن بۆ ئەمە ناکە پێی ناکرێ یان چی ئێمە ناتوانین کارێکی وە بکەین ڕاستەکەی عێراق ناتوانێت کارێکی بکە بۆ ئەوەی بە ڕاشکاویەوە قسە بکەین ئەمانە لە سەرەتادا دەیان مۆڵگەیان دروست کردووە لە چیەکانی شنگال و مەتینە و لە قەندیل ئەمان لە سووریا بە دینامیتەوە داهاتن دەچون بۆ چیای شنگال و لەوێ مۆڵگەیان دادەگرێت ئەمە خاڵی یەکەمە من لە هەرێمی کوردستان بۆ بە ئازادی قسە دەکەم هەرێمی کوردستان ئێستاش با بڵێ سەبارەت بە پەکەکە چەند ڕایەکی جیاواز تێدا بەشێک هەیە وەک چۆن با بڵێن لە هێز ئەمنیەکانی عێراق بەشێک هەیە کە لەگەڵ پەکەکەدا ڕایەک شەیە لە نێو هەرێمی کوردستان بە هەمان شێوە پشتگیریەک هەیە بۆ پەکەکە بەڕاستی ئێمە باسی دهۆک و هەولێر ناکەین بەڵام بەڵگە هەیە لەسەر ئەوەی کە هێرش کراوەتە سەر بەرمونە فڕۆکەخانەی عەربەت لە سلێمانی چونکە پارتێکی قەدەغەکراوی لێ بوو بۆیە ئێمە وەکو حکوومەتی فێدرالی وەکو ئەمان با بڵێن قسە بکەین پێم وایە ئەو توانایان نییە بچنە نێو شەڕێکەوە شەڕێکی توند بە هەمان شێوە حکوومەتی هەرێمی کوردستان چونکە شەڕی چیاکان من پێشتر زابت بووم و بینیومە
شەڕی چیا شەڕێکی سەختە چونکە بەڕاستی کورد پاشای شەڕی چیاکانە لە هەموو کەس باشتر دەزانێت چۆنە دەکرێت دوو کەس لە لوتکەی چیاکەوە بوەستن و لیوایەکی کامل بوەستێنن لەوەی بەسەر لوتکەکەدا هەڵگەڕێن و سەر بکەون بۆیە شەڕی چیاکان شەڕێکی سەختە ئێمە بینیومانە کە چۆن لە شەڕی داعش هاتوونەتە دەرەوە ئەمجا هەرێمی کوردستان کێشەی بۆ خۆی هەبوو شەڕی داعشی دەکرد بە هەمان شێوە بۆیە ئەو شەڕێکی سەختە من وای دەبینم باشتر وایە ڕێگای سیاست بگرینە و پێم باشە بابەتەکە بەنێو دەوڵەت بەیاتی بۆ خۆ دەزانی پەکەکە زیانی زۆری لانی لە ڕێگەی پەکەکە و زیانی زۆر بەر هەرێمی کوردستان کەوتووە ئایا بە هەمان شێوە زیان بەر عێراقیش کەوتووە بە دیاریکراویش لە ڕووی دیبلۆماسیەوە لەگەڵ تورکیا بشكل كبير بە شێوەیەکی زۆر گەورە ئەم کاریگەری هەبووە ئەمڕۆ ئێمە ڕێککەوتنێکی ئەمنیمان لەگەڵ تورکیا واژوو کردو بەڵام ئەم ڕێککەوتنە بەداخەوە باسی لە چوونە دەرەوەی هێزەکانی تورکیا نەکردووە و باسی ئەم شتیان نەکردو لە یاداشتی لێک تێگەشتە نەچوە زۆر بە سادەی تورکیا ئاو دەبڕێت دەڵێت دەڵێ ئاوکەنەوە دەڵێ کەواتە تورکیا بە هیچ جۆرێک ناکشێتەوە لەو شۆنانی کە تایەتی هذا ليس تصريحا رسميا هذا أتكلم فرمينيا من وكو شيكروي أمني أم قصيدة كم كمان بيم وايا أمان لدوانيان دوا قتيان إهما ناسينا دروا تا برسي بكاكا كوتايد برسي بكاكا برسي كتاب ليدو باشا برز بياتي هلا لضمني أو ريكوتنا أمني نيوان تركيا وعراق آية همو أو لايناني تريش جا لاين بن حزب بن كسايتي بن هاوکاری و هەماهەنگی پەکەکە دەکەن دەکەونە خانەی ئەوەی کە عێراقیش و تورکیاش دژی ئەوان کار بکەن لا الاتفاق من پێم وایە ڕێککەوتنەکە بەو شێوازەی کراوە وەکو ئەو ڕێککەوتنانەیە کە لە نێوان دوو وڵاتی دراوسێ دەکرێت گرنگترین شت ئەوەیە کە ناوەندی هەمانگیریەکان دروست دەکرێت لە بەغداد و ناوەندی ڕاهێنانی شاخودوکەوەی ناوی لێنراوان لە باشیک لەسەرەوە ڕێککەوتون کە پەیوەندی بەردەوام و هەماهنگیان هەبێ لیژنەیەکی ئەمنی هاوبەشێ لە بەریکارانی وەزیر لەگەڵ نوێنەری هەرێمی کوردستانی تێدارە لیژنەکە بەڵام ئەگە پرسیارەکە ئەو بێت وەکو ڕێککەوتن لەسەر ئەم بابەتەکەرا ئێمە پێویستمان بە ڕێککەوتنێکی لەم شێوێ بەڕاستی بەڵام هەندێک لایەن هەیە لەسەر حکوومەتی عێراقی حسابن بەڵام لە شنگالن بۆ نمونە لە شنگالن و هاوکاریی تەواوی پەکەکەکەن ینی لەسەر ئەمە دەڵێ چی ئەوانە چۆن هل تعرف أن هذه دەزان ئەمە گەورەترین کێشەیە لە ساڵی 2020 تاکو ئێستا ئێمە ئەم کێشەیەمان چارەسەر کرد بۆ ڕێز قاسم عەرەزی ڕاوشکاری یاسایشی نیشتیمانی عێراق لەگەڵ بەڕێزانی پارتی دموکراتی کوردستان چوون بۆ ئەوەوە چەند خاڵێکی سەرەکیان دانا بۆ ئەم پرسە چارەسەر بکرێت بەڵام بەداخەوە دەرەوەی شنگال پارتی جیاجایە پەکەکەت هەیە پارتی دیکەت هەیە تۆ بەڕاستی نازانی لە ڕووی بەرمونە پارتی کە وەکو هەولێر گشتی کێشەکە چارەسەر بکات بەڵام هەندێک دەستان نانێت ئەم کێشەیە چارەسەر بکرێت ناوێت چارەسەر بدۆزنەوە حکوومەت ویستی کە قایمەقام لە کاتم زۆر کەماوەگەر بە کورتیش وەڵام دێتەوە من سوپاست دەکەم کەواتە عێراق بەپێی ئەم ڕێکەوتنە ئەمنیە ڕێی بە تورکیا داوە بە فڕۆکەکانی بە درۆنی تا 300-400 کیلۆمەتریش بێنە ناو خاکی عێراقەوە لا نەخێر حاڵە عێراق شتێکی وای نەکردووە ئەوان هێڵێکی سنووری دیاریکراویان هەیە بەو بۆنەیەوە ئەمە تەنیا لە وەرزی هاوینەم پێم وایە لە زستاندا دەکشێنەوە ناوچەی دوورتر بەڵام بەگشتی هیچ چارەسەرێکمان بەدەستەوە نیە جگەلەوە ئێمە ناتوانین شەڕی ئەوان بکەین بەڕاستی ئەوان بەرمونە کە تورکیا وڵاتێکی زەبەلا هات خاوەنی F-35 دەیان چەکی پێشکەوتویان هەیە چەک بەرهەم دەهێنن نە ئێمە بەڕاستی ناتوانین زۆر بەڕێز سەرمەدبایەتی شارەزای سەربازی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ ئێوە شەوتان باش.